ئێستا ڕۆمانی سەلارخانی مححمود نەجمەدین بۆ جاری دووەم چاپ دەکرێتەوە. ڕۆمانی سەلارخان کە دوایین بەرهەمی ڕۆمانوس و چیرۆکنووس مححمود نەجمەدینە بەم زوانە بۆ جاری دووەم چاپەکرێت. ئەم ڕۆمانە بە یەکێک لە ڕۆمانە پرفرۆشترینەکانی ساڵی 2021 کە لە مانگینۆی ئەم ساڵدا چاپ کراوە بڵاو کراوەتەوە و بەم زوانە هەر لەم ساڵدا و بۆ دووەمین جار چاپەکرێتەوە. ئێستا لە چاپخانەیە و بڕیارە ئەم مانگە لە پێشانگای کتێبی سلێمانی لە ڕەوڕسمێکدا بە ئامادەبوونی نووسەر بڵاو بکرێتەوە. چاپی یەکەمی ڕۆمانی سەلارخان لەلایەن ناوەندی کورتڕاوم، چاپی دومیشی لەلایەن ناوەندی ڕۆشنبیری مەموزینەوە بڵاوکرێتەوە. مححمود نەجمەدین لەدایکبووی ساڵی 1970 شاری کەرکووک و دانیشتووی سلێمانی و پێشتر لە بواری چیرۆکدا دوو بەرهەمی بەناوەکانی پاسەکەی گۆرون و هاوشێوەکانی سەلیم جەودەتی چاپ و بڵاو کردوێتەوە و چەندان چیرۆکی کراونەتە عەرەبی و لە دووتوێی کتێبێکدا بڵاو کراونەتەوە. هەتا ئێستا دوو ڕۆمانی بەناوی پیاوەکان بە خەونیش نەگەڕانەوە و سەلارخان و دوو نۆڤڵەتی 58 چاپ و بڵاو کردەوەتەوە و یەکێک لە چیرۆکنووسە بە سەلیقە و جوان نووسەکانە و بەدەیان بابەت لەسەر چیرۆک و ڕۆمانەکان لە ڕۆژهەڵات و باشووری کوردستان بڵاو کراوەتەوە. مححمود نەجمەدین لە بواری ڕۆژنامەنووسیشدا کەسێکی چالاکە و دوو کتێبی لەبارەی دۆزی ڕەوای کورد لە باکووری کوردستان بە شێوازی سۆرانی چاپ و بڵاو کردوێتەوە.